بینەرانی زێدازیزی کەناڵی کوردستان 24 و پاسی یادگار سڵاوتان لێبێت لە شەقڵاوین. دیارە ئێمە وەک هەمیشە وتومانە هەر هەفتە ناهەفتەیەک محاولاکەین سەردانی شار و شارۆچکە و قەزا و ناوچە جیاوازەکانی کوردستان بکەین، باسی لایەنە گەشەکانیان بکەین و بێگومان باسی لایەنی کەم و کوڕی و کێشە و خەمی هاوڵاتیانیش بکەین. دیارە هەمیشە کە ناوی شەقڵاوە دێ ئەڵێن شەقڵاوە بووکی کوردستانە، بەڵام پێچێت کاربەدەستانی حکوومەت هێرێمی کوردستان لەم ماوەیە شەقڵاوەیان نەبینی بێ، بۆیە هێشتا پێیان وایە کە هەر بووکی کوردستانە. ئێمە حەزمانە کرد وەکو بووکی کوردستان بمایەتەوە، بەڵام ئەوەی ئەیبینین ئەو گلەیانەی پێمان گەیشتوتەوە، ئەو قسانەی لەگەڵ هاوڵاتیانی شەقڵاوە کردومانە، پێمان ناڵێن کە شەقڵاوە بووکە و وەکو بووک ماوەتەوە، کە ئەڵێن بووک مەبەسمان ڕازەوەیی و جوانی و هەبوونی خزمەت گوزاری و ڕاگررتنی دڵی هاوڵاتیانی شارەکەیە. دیارە خەم و کێشە زۆرە، بەڵام ئەوەی هاوڵاتیانی ئێرەی زۆر بێزار کردووە تا ڕادەیەک نیگەرانی کردوون ئەوەیە کە ئێرە شارێکی ئێجگار جوانە، ئێجگار دڵڕفێنە، ئێجگار سەوزە، ژینگەیەکی زۆر زۆر پاک و خاوێنی هەیە، خەڵکێکی زۆر زۆر مرۆڤ دۆستیان هەیە کە ئەو کاتانەی ئاوارەکانی ناوەڕاست و بڵین جنوبی عێراق بەگشتی لێرە بوون، بینیمان چۆن مامەڵەیان لەگەڵ کرا و چەند ڕێزیان لێگیرە. گەروایە بۆچی ئێرە وەکو پێویست گرنگی پێنەدراوە، بۆچی بازار نەبوژاوەتەوە، بۆچی هۆتێلەکان لە باشترین دۆخدا کەسیتیان نابینی وەکو پێویست. من زیاتر ناڵێم، کۆمەڵێک میوانی ئەزیز و بەڕێزم میوانداری کردووە هەر لە بەرپرسانی شارەکەەوە تا هاوڵاتیانی شارەکە. هەرێک لە بەڕێزان جوان ڕەفیقات و جوان ڕەفیقایم قامی قەزای شەقڵاوە زۆر زۆر بەخێر بێن، هەروە کاک هەژار مستەفا بەڕێوەبەری گەشت و گوزاری شەقڵاوە ئێوەش بەخێر بێن، سەر و سەر چاومەرەوە کاک ئەحمەد ئیسماعیل سەرۆکی شارەوانی شەقڵاوە ئێوەش بەخێر بێن و بەخێرەوەتنی تەواوی ئەو میوانە ئەزیزانە شەکەم کە بێگومان ئەوان زیاتر لە من ئاگاداری دۆخی شەقڵاوەن و هیوادارم ڕاشکاوانە خەمەکانی خۆیان بگەن و بتوانن نوێنەرایەتی هاوڵاتیانی شەقڵاوە بکەن بۆی دواتر لە ناو بازار و لە شوێنە گشتەکان بین ڕەنگ گلەییان لێ نەکەن بڵێن ئێوە نەتاندوانی دەنگی ئێمە بگەین. زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. جوان خان دووبارە بەخێر بێن. ئەوەی لە پێشکی زۆر سپاس دەکەم، ئەوەی لە پێشەکیەکە باسم کرد کە شەقڵاوە شارێکی بێناز و بێ خزمەت گوزاریە، وایە یان من هەڵم کرد یان زیادەڕەوی بوو؟ نا جەنابەت نەهەڵەت کردوونە زیادەڕەوی، بەڵام واش نییە کە بڵێ هیچ خزمەت گوزاریەکی لێ نییە یاخود پشتگوێ خراوە لەلایەن حکوومەتەوە ئیهمال کرابێ و هیچی بۆ نەکرێت. پرۆسەی خزمەت گوزاریەکان کارێکی بەردەوامی ئەوێت، ئەیواتە کە تۆ شوێنێک ئاوەدا نەکرێتەوە ئیشێکی بۆکرێ کارێکی بۆکرێ پێویستی بە بەردەوامی و بە ئیدامە و بە سیانەکردن و چاکردنیش هەیە. ئەوەی ئێمە کێشەی بۆ دروست کردوین نەک تەنها بۆ شەقڵاوە، بگرە بۆ هەرێمی کوردستان هەمووی 4 ساڵە تۆ هیچ سیانەیەکت نەبووە، هیچ خزمەت گوزاریەکی وەکو پرۆژە کە ئەڵین پرۆژە واتە بودجەیەکی تەواوی هەبێ، واتە گەڕێکێکی تازە کە دروست دەکرێت خەدەماتی پێویستی بۆ بچێ، هیچ شتێک نەکراوە. 4 ساڵ لەوانەیە بە زمان ئاسان بێ، بەڵام کەیتە سەر واقعی ئیشکردن و واقعی پێویستی خەڵکەکە زۆر زۆرە و ئەرکێکی زۆر قورسیشە کە نەتوانراوە جێبەجێ بکرێ. باش لە 2017 ئاماژەتان بەوە دابوو کە 3 ساڵە بودجەیەم شارە بڕاوە، پارە نایەتە ئەم شارەوە بۆی خزمەت گوزاری پێ بکەیت. ئێستا کە دۆخی ئابووری و ئەوە تا قەیرانی ئەو قەیرانی بەرۆکی هەرێمی کوردستانی گرتبوو لە 4-5 ساڵی ڕابرد و تۆزێک خاو بۆتەوە، ئەمە هاوکاری ئەوەی تیان نەکراوە، لا لە ئێوە نەکراوەتەوە. طبعاً ئێمە ناڵین بودجە کە بڕاوە تەنها لە شەقڵاوە بڕاوە، ئەوە بەعام پرۆژەکان هەمووی وەستاون. لەگەڵ ئەوەشدا ئەو جوابە زیاتر بۆ بەڕێز سەرۆک شارەوانیش بەجێ ئەهێڵین، بەو نەبوونی بودجێش بە ئیمکانیاتێکی زۆر کەم توانراوە شتێک خزمەت گوزاری پێشکەش بکرێ. ینی ئەتوانین بڵین چەندین شەقام و کۆڵان و ئەوانەی کە پشتگوێ خرابوون و چەند ماوەیەکی زۆر بوو هەر قڕ بوو هەمووی یان کۆنکریت کراوە یان قیر کراوەتەوە. کەواتە بە من بە یارمەتی کاکەژارە چمە لای کاک ئەحمەد با لە جەنابتانەوە ینی ئەم پرسیارە بکەین وەکو جوانخانیش ئاماژەی پێدا ئێوە باشترە توان قسەی لەسەر بکەن. ئێوە ئەگەر بەخاڵ بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە تایبەت بۆ هاوڵاتیانی شەقڵاوە ئەوانەی کە ئاگادار نین
ڕوونی بکەنەوە چیتان کردووە بۆ ئەم شارە کە لە ئاست چاوەڕوانی خەڵکەکەی بێت. ئێمە بەنسبەت کاگادەرگەر هەمومان دەزانین کاگادگار کە مەقسەد ئەمە 4-5 ساڵە حکوومەتی هەرێم لە قەیرانێکی توندی ئابووریدایە. طبعاً ئێمە لە 2017 لە سەرەتای ساڵی 2017 تاکو ئێستاش لە ئازال ئێمە بەردەوام پرۆژەی بچووکمان هەبووە. ینی وەکو کۆنکریتکردنی شەقام و ڕێکی خستنی شەقام و کردنەوەی شەقامەکان و زۆر کۆڵانمان هەبووە، عرزە تەوزعکرا شارەوانی تەوزع کردووە، فتحمان کردووە، خەدەماتمان بۆی بردووە، ڕێخستنی جەزرە وەسەتی و تۆزێکی لە جوانکاری لە ناو شاری شەقلاوە. ئێمە سەرەڕای هەبوونی قەیرانی دارایی خلالی ئەو 2 ساڵ و 5 مانگەیان بابنە ئەو 2 ساڵ و 4 مانگە تاکو ئێستاش بەردەوامی لە پێشکەشکردنی پرۆژەی بچوو. ئێمە مانگانە ڕقمێکمان هەیە وەکو پێشینەی مانگانەی شارەوانی بەبری 10 میلیۆن کە ئەو پێشینەوە هەموو مانگێک دێ بۆ شارەوانی وەکو مەساریف و بابرێن وەکو نسریەک شارەکەیش داهاتێکتان دەست ناکەوێت. ئەو داهاتێک کە هەمانە 117 بەپێی دەسەڵاتی جەنابی وەزیر کە دوای وەرگرتنی ڕەزامەندی لە 117 ئەو داهاتێک کە دێ بۆ شارەوانی 117 بۆمان هەیە پرۆژەی پێ بکەین. ئەمەش لە خلالی ئەم 2 ساڵە بەقەدەر 50 میلیۆن مەشارع ئەمان کردیە. جگە لەوەش لەسەر ئەو کولفەیکە وەکو نەسریە مانگانە بۆ شارەوانیمان دێ تاکو ئێستا لە خلالی ئەم 2 ساڵە بە بڕی تقریبا 175 میلیۆن پرۆژەی بچووکمان کردووە. تەمان ئەمەش ڕقمێک باشەکەواتە گلەیەکان لەکوێوە دێکاڵی خزمەت گوزاری وەکو پێویست نییە نەک لە ناوەخۆی شەقلاوە بەڵکو لە ئەو شوێنانەشی سەر بەم قەزایەن ینی ئەوترێ گوند و لادەکان هەر بە تەواوەتی پشتگوێ خراون. بەخۆ ئێمە وەکو سنووری سەرۆکایەتی شارەوانی شەقلاوە ئێمە سنوورمان تهدید کراوە پێ ماستەر پلان باش بابنین لە ناو سنتەری شاری شەقلاوە سنوورەکانمان دەڕوە لەوێەوە بابرێن ئەوە هیرانە ناحیەوە ئەوکان ئەوانە شارەوانی خۆی لێ ئێمە وەکو شەقلاوە قسە ئەکەین ئێمە بەقەدەر شەقلاوە توانی ومانە ینی تا حدێک لە چاو هەبوونی ئەو قەیرانە وا بکەین خەڵک بێ ئەمەل نەبێ خەڵک ینی ئەوە دەستەوەستان دانەنیشین توانی ومانە شتێک پێشکەش بکەین بە ینی بەجێرەی ئیمکانیاتی خۆمان لەم زروفەش شتێکی باشە پێشکەش کراوە بەردەوامیشین ئینشاءڵە دوای چارەسەربوونی قەیرانی دارایی بەردەوام دەبین لە پێشکەشکردنی خزمەت گوزاری بەڵام تو ئەگەر بیتە سەرواقعی قەیرانی داراییەوە چه پرۆژەیەکی گرنگ و استراتیژی هەبووە کە ئێوە ویستوتانە جێبەجێ بکەن و وەستاوە ئێستا بۆ نمونە کاگیادگار ئێستەمە پرۆژەی گەڕەکی کرێتیانمان هەیە تاکو ئێستا وەستاوە ئەوە من 4 ساڵە ئەمە بیستم 5 ساڵە ئەمە بیستم گەڕەکی کرێنشینان ئەوە جگەلەوەی بەڵێنی زەوی و شتیشان پێدرابوو هەندێک ئەوەشی زەوی وەرەگرێت دیسان خۆشی لە زەویەکە نبینێت چکە بۆی تاپۆ ناکرێت ئەمەش کێشەیەکی ترە یعنی ئێوە بۆ نەتانتوانیوە چارەسەر کاگیادگار چۆن ینی تاپۆ نەکردن ئێستامە خیلالی ئەم 2 ساڵ ئەم شەقلاوەیە کێشەی تاپۆی نییە نەخێر ئێمە ئەم زەویانەی کە ئێمە وەکو حکوومەت بە شێوەیەکی قانونی داومانە بەکەم ئەندامان بە کرێتیان بە فەرمانبەران لارزار ئێستاش ڕۆژانە ئێمە ڕۆژانە بە 20 بە 30 هاوڵاتی مامەلەی تاپۆکردی و دەکەین تاکو ئێستا خلالی ئەم 2 ساڵە نزیکەی 1300 کەس زەوی لە کارتەوە گوازراوەتە بۆ تاپۆ کراوە هیچ کێشەیەکمان نییە مەگەر ئەوانەی لە ڕووی قانون کێشە و ئیشکالی قانونیان هەبێ تا حدێک ئەوانە هەیە ئەوە تاکتاکنیان گەڕەکی تەواو نەخێر بە تاکتاو ئەو حاڵەتانەمان هەیە بەنسبەت گەڕەکی کرێتیانیش کاگیادگار ئەو شوێنە پرۆژەی خزمەت گوزاری درابوو بە مقاولیش و ئیشیشی تێداکرا بەڵام لە سەرەتای سەرهەردانی قەیرانی دارای ئەمیش وەکو پرۆژەکانی کە وەکو مقاولەکان کە ئیشەکانی ڕاگرێت بەڵام ئەمەش خۆشبەختانە مژجێنیبی بۆ هاوڵاتیان ئێمە توانیمان لەگەر بەڵێندەرەکە چەند ئەسبابێکی هەبوو و بەڵێنی بە جەنابی قایمقامدا بەڵێنی بە ئێمەشدا کەوا لەسەر ئەرچی خۆی بە شێوەیە قەرزیش بێ چاوەڕوانی حکوومەت نەکە پرۆژەکەی دەست پێ بکاتەوە بەڵام لە ئێستادا و سەرقاڵی ئەوەی پرۆژەکەی دەست پێ بکەین و بەڵام لەبەر هاوڵاتیان وەڵامێکی تاکو ئێستا ئێمە ڕاوەستاوی دەست پێکاتەوە ئینشاءڵڵا دوای کۆتایی هاتنی وەرزی سەرما و سۆڵا ئێمە ئەتوانین دەست بە پرۆژێ بکەن و لە ڕێی بەڵێندەری تایبەتی ئێستا تقریبا کۆتاییاتەوە نەخێر ئەوە کۆتایی هاتنی هەر ئێستا جەنابەت خۆت پێ ئاگادار بووی ئێستا تەمان نیو ساعت پێویستە باران بوو باشە ناکرێت لە حالەتی باران و کارەکانمان ئەنجام دەین باشە پێچێ بارانەکەشە لە ساڵحی حکوومەت بێ زۆر سپاس کاگ ئەحمەد کاگەژار وەکو لایەنی گەشت و گوزار بۆ لە پێشەکێکە ئاماژەم پێدا ینی شەقلاوە ناوی خۆی بەخۆیەوێتی لە وەسفکردن لە باسکردنی جوانیەکانی شەقلاوە لەلایەن شاعیرەکانەوە لەلایەن هونەرمەندەکانمانەوە کراوە بە گۆرانی و لەسەر وێردی سەر زمان بووە
ئێستا لە ڕووی گەشت و گوزارەوە هەستەکرێت شارێکی بێنازە وایە نەخێر کاکیارگەر سەرەتا خێر بێ خۆت و ستافەکەت هیوادارین لەو پرۆگرامەی تو بتوانین خزمەتێکی ئەو شارە و هەندێک پێشنیاراتی خۆشمان لە ڕێی کەناڵەکەی ئێوە بە حکوومەتی هەرێم بگەینی مەبەستی بەرنامە و ئامانجی بەرنامەکە شەرەوەی بڵێ کاک یادگەر ئێستا ئەمە دەبی جیاوازیەک هەیە لە نێوان ئەوەی کە دەرێ شەقلاوە شارێکی گەشتیاریە یاخود ئەو ناوە لە کوێ هاتووە باش بێگومان لای من کەوەکو بەڕێوبەری گەشت و گوزاری شەقلاوە ئەو ناوە هەڵەیە بۆ لەبەرەوەی ئەتوانین بڵێن شەقلاوە بۆچی کوردستانە ئەتوانین شارێکی سەرنجڕاکێشە دڕفێنە بەڵام توخۆ هەر شوێنێک بینی پرۆژه گەشتیاری جوانی براندی لێ بکەوە باشی لێ بکەوە ئەو دەبتە شوێنێکی گەشتیاری جا لێرە ئەرکێکی گەورەتر دێتە سەر ئەگەر شەقلاوە وەکو شارەکی سەکەنی کە خەڵکی تیا دەژی 30,000 کەسی لێە نفوسی بە گەشتیاریشی دابنەی کەوابی ئەرچی حکومت دوو ئیش دەبێت لێرە دەبێت پۆلینی شارەکان ئەمە بیکەین ئەو شارانەی کە لەو دەرەجەیە بن پۆلینیان فەرقی هەبی لەگە شارێک بەڵام ئێستاوە سەرۆکی شارەوانی تەنیش من دانیشە دەسەڵاتی سەرۆکی شارەوانی شەقلاوە و کۆڕێ یەکشدا کە کۆڕێ لە هزار نەبووتە ناحێش نەبووتە ناحێش شەقلاوەش 70 ساڵە قەزایە نفسی دەسەڵاتیە دەبێت پۆلینی ئەو شارانە بکرێ کەواتە بە بڕوای تۆل بە پێی ستاندار شەقلاوە شارێکی گەشتیاری نییە نەک گەشتیاری نییە خەڵک ڕووی تێدەکا ناسراوە بە گەشتیاری بەڵام گەشتیاری دەبی زۆر ئیشیلۆ بکرێ بۆ نمونە چی ئێوە ینی پێتان وایە چی ئەبوو لێرە بکرێ و نەکراوە وەکوتم دەبی شەقلاوە لە پۆلینی دەرەجە 2 بێتە دەرێ بۆ ئیمتیاز لەگەر وەزارەت هاتووە نەهاتووە بەرنامەی حکومەتوا بووە لەبەر ئەوە بێدەنگیتان لێ بوون مەسەلە بێدینجینە دەبێت بەرنامەی حکومەت وا بێ ئەو شارانەی کە پێویستە پۆلینەکەیان بەسەر بخسترێ لەبەرچی لەبەرەوەی تا حکومت بە دوو شێوە تەماشای ئەو شارە بکە یەکەمیان شارێکی شەقلا شاری شەقلاوەکو شاری کۆێ ڕواندز قەڵازێ 30,000 کەس لە ناوی دەژی کەوابی حکومت دەبی لەلایەک بودجێ ئەو 30,000 کەسە لە هەموو بوارەکانەوە دابین بکات لە هەمان کات لە ناکاو 20,000 میوان دێتە شەقلاوەی دەبێ ئەو سەرۆکی شارەوانی بودجێچکەی لە بەدەستبی لە بوو ئیش و کارەکانی ڕاپەڕانی ئیشی میوانەکان داواتان کردو بۆ بەڵێ داواکراوە لە هەمان کات سادم کرد لە هەمان کات ئەبێ هەموو دەوایرەکانی شەقلاوەی بایەخیان پێ بدرێ بۆ نوەکە گوتم بۆ دەرەجەیەک پۆلینەکەی چوەسەر ئەو کات ناکرێ کارەبای شەقلاوە کە گەشتیاری تێدا لە ناکاو 5,000 گەشتیار لە بازار شەقلاوە پیاسە دەکات کارەبای شەقلاوە لەگەر کۆڕ و باسرمە ئەم حساب بڵێ ئەوە کێشەیەکی ترەوە بەڕێزانەی هۆتێلەکانیش بەدەستێوە ناڵن بەڵام کاکەژار مەرجعیەوە کێ مەرجعیمە دەستەی گشتی گەشت و گوزارە باش ئێوە ئەمەتان بە دەستەی گشتی گەشت و گوزار گەیاندووە وتبێتیان ناتوانین زیاتر وەڵامتان زیاتر لە چەند کۆنفرانسیش باسی ئەوەمان لێ کردووە لەگەر قایم قامە بەڕێزەکانی پێشتر و جوانخانیش باس کرایە لەگەر خودی مەحافزیش باس کرایە ئەوانە پێویستە ئەو شارانە بایەخەکی زیاتر بگۆڕن پۆلین پێویستە بگۆڕێ حکومت بەرنامە هەبی پۆلین کە ئێستا ڕەنگە شارێکی وەکو ئاکرێ وەکو زاخۆ وەکو شەقلاوە فەرقی هەبی لەگە کۆی فەرقی هەبی لەگە ڕواندز وایە ئەبە شێوەی ئەوجە دێمەوە سەر گەشت و گوزار ئێمە ناتوانین برێن کە حکومت بایەخی بە شوێنەکانیش نەدایە نەخێر ئەمە بەس لەبەرەوەی گەشت و گوزار پەیوەندە لەگەر هەموو بڕگەکانی ناوشار لە ئیدارە لە بەڕێوەبردننی شار وەکوتم ئێستا ئەگەر شار دوور بێ پیس بێ تاسی لە گەشت و گوزار کارەبان نەبێت تاسی دەکات نەخۆشخانەکانمان وەکو پێویست نەبن تاسی لە گەشت و گوزار دەکات تەعاملی خەڵک تەعاملی بازگەکان هەموو شوێنەکان دەگەڕێتەوە سەر گەشت و گوزار دوایە باش تشکە باسکەین هەماهەنگیان چۆنە لەگەڵ گەشت و گوزار ئێمە وەکو بەڕێوەبەتی گەشت و گوزاری شەقلاوە لەگەر فەرمانگەکانی ناو شەقلاوە هەمومان لە یەکتر باشتر خەمخۆری ئیشەکانی ڕەنگە من ئەوەندەی کاک ئەحمەد خەم لە سەر شوکارەکانی من دەخوا یان دایرێک یان قایم قام یان ئەمن لەسەر ئیوان هەمومان پێکەوە هەماهەنگی لە ئیشەکان سپاسانەکەم جۆن خان جەنابتان سەرۆکی یەکەی کارگەڕی وەحدەی داری ئێرن وەکو لە قسەکانی کاک هەژارە دەرکەوت حکوومەت ئەبێت پۆلێنی ئەم شارە بگۆڕێت لەگەڵ چکە پۆلێن گرنگ نییە لەگەڵ پۆلێنەکەی گرنگیدان ئەبێ بێتە پێشەوە ئێوە نوێنەری یەکەم و پارێز زەری ئەم شارن ئەبێ محامی شارەکە بنیەوە
ئەمەتان کردووە گوێتان لێنە گیرابێ گوێ لێ نەگرتن نییە بەڵام زروفەکە واخواستووە کە نەکرێ ینی هاوڵاتیان ئەم شارە تاکەی چاوەڕێ بکەن ئێوە هەر پێیان بڵێن قەیرانێکی تون بوو قەیرانێکی سەخت بوو ینی ئەمە تاکەی باس قەیرانەکە بەدەست کەس نییە و ئیشیش لە هەبوونیەوە ئەکرێ ئێستا ئێمە بۆچی ئەڵێن خەدەماتی بچووک لەوانەیە ئەگەر بشکرێ بەو زەقیە دیار نەبێت کە تۆ بیت گەڕەکێکی کامل بە هەموو خەدەماتەکانی بە یەک پاکێج دروستکەی بەڵام کە تۆ بی کۆڵان بیکەی ئەگەر دروستیشیکەی ئەو دڵخۆشی پێوە نابێ لە زروفێکی شاکە تۆ بودجەت نەبێ ناتوانی بیکەیت وەنیە ئێمەش کە ئەڵێن خەڵک لە چاوەڕوانیە نامانەوێ بەڵێنێکی وایان پێ بدەین کە نەتوانین بەجێ بگەێنین ئەگەر بێت و ئینشاءڵڵا زروفی کوردستان بەرەو خۆشی ئەڕوا وەکو هەمووش ئاگادارین وردە خەریکە حرەکەتێک دەکەوێتەوە بودجە و پارە تەخسیسکردن ئەگەر بەرەو باشتریش بڕوا طبعاً ئەو کاتە ئەگەر کەم تەرخەمی بکرێ ئەگەر ڕخسەتم بیت ئەگەر کەم تەرخەمی بکرێ ئەو کاتە حەقی گلەی هەیە ئەبێ ئێمە محاسبەش بکەین ئەم 4-5 ساڵی ڕابردوو زانیمان قەیرانێ ئەی بەس خۆ پێش ئەوەیان من بەرپرسنیم لێ و ناشتوانم ڕێی خۆم بدەم لەسەر چۆن نەبێ ینی ئەوە نابێ بزانم کێ بەرپرس ئەوە ئەبێ بزانین چۆن ئیدارە کراوە ئەو کاتە خراپ ئیدارە کراوە من ناتوانم وەڵامی ئەوە بدەمەوە چکە من خۆم لێرە نەبووم تا بزانم بەڵام هاوڵاتیانی شارەکە پێویستیان بەوەیە وەڵامێک وەربگرن ینی با بزانن ئەو وەڵامە لای من کەم و کوڕی لای من نییە کەم و کوڕی لە پێشتر بۆ پێشتر قەیرانی دارایی نەبوو نەموتوە لە پێشتر بووە و ناشیڵم چونکە من لێرە مراقبێک نەبووم تا بزانم ئیشەکان چۆن کراوە و چۆن بەڕێوە چۆ تاڵم نەقدی لێ بگرە باشە ئەو ئیشانەی تۆ وەرتگرت باش بوو کە دەستا و دەستی ئێمە کە هاتینە ئێرە زیاتر لە ساڵ و نیوێک بوو قەیرانێکی زۆر تند هەبووە یعنی ئەو پرۆژانەیشی کە دەست پێکرا بوو ئەو خەدەماتانی کە دەست پێکرا بوو بە معەلەقی ماوەتەوە وەڕازی بوو دێنە سەر قاسەیەکی بەتاڵ و ئەی چی بکەین ینی چی ئەەکەی تۆ ئیدارەی شارەکە خۆ ناکرێت بەجێی بێڵی و کەس ئیدارەی نەگرێتە دەست بڵێ وەڵا لەبەرەوەی بودجەنیا من ئینجازاتێکم نابێت ئیدارەی ناکەم هوەر لەوایە تۆ بتوانی لە قەیرانەکەیە وا بکەی نەکەویتە ژێر بارێکی زۆر قورسەوە وەکو سەرۆک شارەوانیش ئاماژەی پێکرد ئێمە کارێکی وا کراوە کە ژیان ڕانەوەستاوە لێرە یعنی ئەمە لێ کەرماوە طبعاً ڕازی نییە لەبەر ئەوەی بەو بەدڵی نە ئەوانە نە ئێمەیە ئێستا من خۆم هیچ ئەو خەدەماتانە بەدڵی من نییە کە دروست دەکرێت چونکە کەمە ئایمە حەزەکەین شارەکانمان هەموو کۆڵانەکانی خەدەماتی هەبێ ئاوی هەبێ کارەبایەکی زۆر باشێ بێتەوە من سەردانی چەند شارێکی دیکەی کوردستانم کردووە بۆ نمونە کۆیە سۆران ئاکرێ زاخۆ یەکێک لەوانەی گوێم لێ بووە ئەڵێن جیاکاری ئەکرێت لە گرنگیدان بە قەزاکان لایەوە ئەم جیاکاریەتان لەگەڵ کراوە لەگەڵ ئێمانە مافی خۆتان پێدراوە مافی خۆمان ئەوەندەی هەبووە لە بەردەستە ئەوەندەی لە بەردەستانەکەم بێگومان با من بەتەنها قسە نەکەم ئەو هاوڕێ بەڕێزانە گەرمایکەکە بێتە لای کاک ئازاد ئەزێت نەبێ خۆتان قسەکانی خۆتان بکەن وەر پرسیارێک شتانەیە لەم بەڕێزانە بۆی وەڵامتان پێشەکی بە خێراتنتان دەکەم کاکیادگار زۆر خۆشتان دەکەم کا و بەرنامە جوانتان هێنا بۆ شەکراوە بەڕاستی ئێمن وەکو خاوەن و تێلێک لە شەقراوە چەند دەهان سارت نزیکەی 5 سار 6 سارە ینی گەورەترین مەشاکلیمە کە گەشتیار ڕوو لە شەقراوە ئەکاتن جێگەیەکی وای نییە وەکو ینی مەدینە العەبێکی گەورە لێ نییە تەلەفریکێک کەچی دەرچوە نزیکەی 6 سارە بێتەن تا ئێستانێک کە بەردی بناغی دانەندراوە ینی ئەو خاوەن کۆمپانیا کەس نازانێتن ئەرێن جێگایەکە بۆ دیار کراوە و لە ماستەر پلانیش دیارە هەتا ئێستانێکە تەلەفریکەکە دەستی پێ نەکردووە خۆ ئەو کات کە وەری گرتەوە ئەو تەلەفریکە ئەو کات قەیران نەبوو بۆ دەستی پێ نەکرد من لێرەوە داوا لە سەرۆکی حکوومەت دەکەم سەرۆکی حکوومەت ئەگەر ینی هەموو داواکاری خەرکی شەقلاوە ئەوەیە کە ئەو تەلەفریکە دەست پێ بکرێتن ئۆتێلەکەی من 65 ژوورە لە مانجینەوە تا ئێستانێکە یەک شەوی نەورۆز قەپات بوو هەتا ئێستان 2 ژوور 3 ژوور لە کاتی یاساییە چەند شەوت تەنانەت 3 مانگەکانی هاوین ئەویش بە ئەوکمیەوەی کە من عیلاقاتم چینە بە قووەتە فندەقەکانی و عیلاقاتیان نەبێتن بەڕاستی لەگەر گرروپەکان کە ئەو هانە هەمووی قەپات بێتن لە محافەزەی هەولێر یەک شار تەبیش سیاعی معقولە کارەبای شەقراوە وەکو حەریر و خەریفان بێتن ئەگەر وەکو خەریفان شە بەس با وەکو فەنادقەکان ناکرێتن یعنی وەکو ماران بێتن ئێمە لەبەرەوەی تیجاریە کارەبایەکەمان کە کارەبای مەتیجارەوە هەمان پارەی کارەبایڵانتان لێوە ئێمە 1000 کیلووات 130 دینارە ئیماران 1000 کیلووات
15 دینار یەک 13 خشتەی دینار کارەبایە. یەک خشتەی کارە دەکەم باشە کاک هیچ فەرقی لە ئازاد پێش ئەچینە لای میوانەکەی زۆر سپاس. دیکە هەر بژین فەرمونون خۆتان بناسیێن و پرسیارەکانتان ڕێبین کاکەمەم توێژەری دەرونی کۆمەڵاتی وڵاکە سەبارەت بووی کە شەقڵاوە شارێکی گەشت و گوزارە یاننا شارێکی نیمچە گەشت و گوزارە بەڵام زیاتر شارێکی سەردانی کەرە چکار لە بەرەوەی بە پێوەری ستاندارە جیهانەکان گەشتیار بەو کەسە دەگوترێت کە لە 24 کاتژمێر زیاتر بێنێتەوە لە شوێنە بەڵام شەقڵاوە شوێنەکەەوە هەڵکەوتووە ساڵێک و 24 کاتژمێر بەڵام ئەوانەی کە دێن بۆرە چەند کاتژمێرە دەمێنەوە بەڵکو شارەکە پیس دەکەون دەگەڕنەوە ئەوانە پێیان ناگوترێ گەشتیار بۆ منەوە پێویستە فندەقان و چێشخانەکان جنابی قایم ڕێنماک دەرکات لەگەڵ جنابی کاکەژاری تەنسیکەن کەوات پێویست تاوی کارمەندەکانی ئەم شوێنانە ڕاهێنانە پێ بکرێت ئەم کارمەندانی ئەم شوێنە کارەکەن زۆربیان کارمەندی هەرزان بازاری هاتوون و ئیش دەکەن بێ ئەوەی پێشتە ڕاهێنانان کردی بێت زیانی هەبووە ئەمە زیانی هەیە بەڵێ تۆ چێشخانەیەک بە شێوەیەکی جوان پێشوازی ناکەن دەچێت فندەقێک دەخورە دانیشی ئاوت بۆ نایە چات بۆ ناوێ این ئەو پێداویستانی کە تۆ پێویستە بەترین کات جێبەجێ بکەن ڕەنگە وەک پێویست نەبن لێرە باش بۆیە پێویستە تاوی کارمەندان لە شوێنە گەشتارەکاندا خولی ڕاهێنانان بۆ بکەیت زۆر سپاس بەپی ستادارەکانی کە پێویستە بە گەشت و گوزار زۆر سپاسانەکەم فەرمونیەوەش پرسیاری خۆتان بکەن طبعا ئەمە ئەگەر باسی شەقلاوە بکەین کە بە بچی کوردستان ناسراوە و لەلان چی پێکە هۆژیان ناسراوە بەس مع الأسف ئەوڕۆ لە ئەرزی واقع ئەو شتە نابینی ئەمن باسی یەک مەلەفت بۆ دەکەم خاستن با مەسیحەکانی شەقلاوە چەند جاریشمان باس کردووە لە ساڵی 1970 تا ئێستا ئەو مەلەفە تا ئێستا ماوە لە ناو دەستم چەند جار مراجعەتمان کردووە چەند جار لێ ئەقاتمان کردووە پێ جوان خانیش بێتە ببێتە قایم مقام کاک هەژار بەخۆی ئەو وەختی مدیر بەلەدیە بوو لا یەزال ئێستاش عەرزەکانی مەسیحیەکانی ناو شەقلاوە هەموو مفەوض بتاپۆیە ئەوڕۆ کەس مستعد نییە لەسەر عەرزێکی یان لەسەر زەویەکی ئەوە بکاتن مەشروعەتی بکاتن یعنی بزانی زەرەری پێ مایکەکە دوورخەرەوە بەڵێ فەرموو زەرەری پێبینی پێویستە حکومەت ئاوەڕەکی لەمە بداتەوە لەسەر ئەو مەوزوعی هەتا ئێستا لا یەزال مەسیحیەکان وەک نەزیفێکمان لۆ هاتیە مەسیحەکان لە شەقلاوە نامینێ ئەمە هەیتمان نیتمان سێمانجی هاوینمان هەیە ئەویش ئیش دەکا لەکوێ لە مەطعەمە نادیەکی وانییە جێکی تەرفی هیوانیە ساحەکی احتیلەفالاتمان نییە چ لە مەسیحیەکان چ لە مسلمانەکان ئەمە ینی چونکە مناسباتمان هەموو پێکەوەیە ینی نەورۆزێکمان کرد لەسەر جادەمان کردووە بۆچی پارەکی وا بۆ تەرخان نەکرێتن لە شەقلاوە ساحەکی وا گەورە بکرێتن و قاعەکی وا گەورە بکرێتن سوبەی دووس بە احتیفالاتی لێ بکرێن احتیفالاتی قومیە احتیفالاتی وەتانیە شتی وە سوپاس بۆ زانیاریەکان سوپاس بۆ بەرچاوڕوونیەکانت با لە قسەکانی کاکسیبیەوە دەست پێ بکەین جوان خان ینی ئەوانەی ئاماژەی پێدا هەمووی خەمی گەورن تەنانەت یعنی ئەوەی زۆر سەرنجی منی ڕاکێشە ئەڵێت مەسیحیەکان پێکاتەی ڕەسەنن بەڵام خەریکە وەکو میوان مامەڵیان لەگەڵاکرێ و جێ هێڵن وردەوردە بۆ طبعا مەسیحیەکان نەمیوانن و نە ئیهمال کراون بەعکسەوە تەنانەت مەزار و مەرقەدەکانیان لە نێوان موسڵمان و مەسیحیەکان مشتەرەکە پێکەوە لە هیچ شوێنێکی جیهاندا قەبرستانی مەسیحی و ئیسلام بەیەکەوە نیە تەنها لە شەقلاوە نەبێت لێرە بەیەکەوەیە چونکە کە ڕژێمی بەعز ئیعدامی کردن فەرقی پێ نەکردن جەنازەکانیان لە هەی نەفسی شوێن نێژراوە سەبارەت بەو کێشەی کە باسیەکە ئەو زەوی مفەوەز بتاپۆکان تۆشتەوە کێشەیە طبعا ئەوە زەوی مفەوەز بتاپۆ تەنها ناو مەسیحیەکان نییە شوێنی تریشمان هەیە کە پێڵن شەقلاوی بڵین گوند قەدیم ئەوانەی مفەوەز بتاپۆ بن قەرارە و قانونە ئەوە دەسەڵاتی ئێمە نییە بەڵام مقتەرەحاتی زۆر پرۆژەی زۆریش تەقدیم کراوە و لە پەرلەمانیشە پێشنیار کراوە کە بکرێ بە پرۆژەیەکی قانون و جێبەجێ بکرێ هەم بۆ معالەجەی ئەو زەویانەی کە جاران مفەوەز بتاپۆ بوون وەکو زەرعات بەکار هاتووە بەڵام دوای فراوان بوونی شارەکان چکە تۆ شەقلاوە لەوانەیە تەمەنی لە 600 ساڵ بەسەرەوە بێ ئیستانیە ژیانی تایە وەنیە ئەوانە کە تەتەوڕی کردو بۆ بە شارەوانی هەر بە قانونە قەدیمەکە لەسەری ڕۆیشتووە قانونێکی نوێ نەهاتۆ بڵێ ئەو زەویانی بەڵگەنیە کە حکوومەت و پەرلەمانم شاریان پشتی نەخێر پشتگویان نەخستوە چونکە پشتگویان نەخستۆمەڵەوە تۆشتەوە کێشەیەکیانەیە پرسیارەکەی چاوەڕێکە وەڵامم چاوەڕی وەڵامەکە وەڵام وەرناگرمەوە ناوەریەگریتەوە ئەگەر چاوەڕێ بکەی وەریەگریتەوە
هەڵبەتە تەنها شەقلاوە نییە هەموو ئەرزەکانی جوان خان جنابتان قایمقامی شەقلاوان حەقی شارەکانی ترتان نەبێت تۆ باسی شەقلاوان بۆ بکە. قانون کە دەرئەچێت تەنها بۆ شەقلاوە دەرناچێت قانون بەگشتی دەرئەچێ لە زمانی ڕژێمی بەعسا ئەو قانونانەی کە هەبووە لەسەر شارەوانی و ئەڕازی دەولە و ئەوانە تەطبیق کراوە بۆ هەمووی بووە بۆ گۆڕینی دەبێت شەقلاوە و شارەکانی تریش بە قسەی تۆ بە قوانینی سەردەمی بەعس بەڕێواچێت نەک بە قوانینی سەردەمی بەعس هەندێک قانون هەیە کە ئەملاکی دەولە مڵکی میری کە بە سەریا تەطبیقەکرێ و قانونە کۆنانەیە ئەوانە پرۆژەی تەقدیم کراوە بۆ ئەوەی بگۆڕێ و چارەسەر بکرێ ئەگەر ئەوان چارەسەر بکرێ زۆر مەشاکلی تریشت هەیە کە حەل لەبێت لەگەڵیە بەڵام قانون بەدەست من و جەنابت و کەسی تر نییە بتوانێت ئیلا ئەبێ پەرلەمان پرۆژەی بۆ دروستکە و ڕێکی یاسا بدەن بە پەرلەمان ئێمە مقتەرەحاتمان هەبووە عرضمان کردووە و جۆشمان لێگیراوە و زۆر چارەسەر نەبوو دەکرێت خۆ بە ڕۆژێک و دوانی ئەوە من ناتوان پێ بڵم کەی ئەتوانی لە پەرلەمان پرسی بزانکەی ئێمە پرسیومانە جەنابەت وەکو ڕاگەیاندنکار ئێمە لە ئیشی خۆمانەوە پرسیومانە و سوالیشمان کردووە وەزەختیشمان کردووە بۆ ئەوەی کێشەی ئێمە چارەسەر ببێ جەنابەت لەوانەیە وەکو ڕاگەیاندکارێک بێت و بڕۆی بەڵام ئێمە ڕۆژانە ئەو کێشەیەتە بەردەستمان بۆیە ئێمە بە پەلەترین چارەسەر بکرێ نەک بڵین حتا هاوڵاتێکەش لەوانێ ئەوەندە خەمی نەبێ خەمی یەک کەسی هەیە بەڵام من خەمی قەزایەک و 5 ناحیەم هەیە بەڵێ لەبەرەوەی خەمی قەزایەک و 5 ناحێشمان هەیە نەک تەنها شتێکی شخصی بەنسبەت بەڵێ فەرموو دێمە وڵات بۆی قسەکان تاواکەی فەرموو هەر تاواکەری جوابەکەی جوانخان بە نسبەت دەربارەی پرسیاری و مشکلەی کاکسبی ئێمە شتێک هەیە لە شەقلاوە بە نسبەت مۆڵک لە ناو سنتەری شەقلاو دوو جۆرمان هەیە مۆڵک سرف هەیە کە کامل خاوەنددارەتی بۆ هاوڵاتی دەگەڕێتەوە مفۆز بتاب بۆش هەیە ئێمە لە ساڵی 2005 بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیارێکی دەرکرد تایبەت بە شەقلاوە بە ئاکرێ بڕیارێکی دەرکرد ئەمەش ئەو بڕیارە تایبەتمەندی ئەو بڕیارە بۆ ئەوە بوو کەوا خصوصیەتی شەقلاوە لە دەست نەدرێت بڕیارەکە چی بوو یەک لە بڕگەکانی دەرێ بە هیچ شێوەیەک عفو خاوەن مۆڵک بۆینیە خانووکە مەگەر لە حاڵەتێکدا مۆڵکت هەیە باخچەت هەیە لە شەقلاوە سنفەکەی بەساتینە ئەو مۆڵک سرفانە جۆری سنفەکەی باخچەی بەراوە مۆڵک سرفە لە حاڵەتێکدا داوای خانوو دەکەی لە شاروانی مۆڵەت پێدەدرێ ئەگەر کولی دۆنمێکت بەناو بوو ئەو کات بۆ تێ 150 متر بکەی بخانی ئەوە عفومکەی کاگیادگار ئەمە لەلایەکی تر بابرێن جەنابەت خانوو تەیە لەم شارە حتا دۆنمێکیش نییە 100 متر هەیە 200 متر هەیە خانوەکەت کۆنا شارەوانی ڕێگری نەکردووە ئێستاش لایەزال ئێمە موافقت بۆ دەکەین کە هەدمی دەکەین لە نوێ و خانوویەک دروست دەکەین لە گوندەکانیش لە ناو شەقلاوە باسی گوند ناکەین باسی سنتەری شەقلاوە لە سنتەری شەقلاوە ئەو شوێنەی کاکسویش باسی کرد شوێنی برا مەسیحەکان گەڕەکی بێترمێ پێدەرێن لە کۆن زەمانەوە لە قەدیمەوە ئەو عەرزانە مفەوەزە بتاپۆ بە پێی قانون تۆ 112 مڵکی خۆتە ناکرێ 1000 متر تێبرێ من ساحبی ئەو 1000 مترم لە ڕووی قانون ئەگەر بێت و لە حالەتێکدا شارەوانی پێویستی پێبێ دەتوانانی ئیتفاعەکە بەناو خۆیەکە 112 دەداتە تو عفومکەی کاگادر بەس خوا بە تاوی فەرموو ئێستا ئێمە وەکو ئاسانکاریەک هەرچەند احتیمالی وە جاری وایە بەدەڕێن مایشە جوانخان خۆی هاوکار بووە و جەنابیشان باشیان ئاگالەیە زۆرێک تەواوی برا مەسیحەکانیش ئێستا لەو شاشەیە و جیان لە قسەی من دەبین و من دەبینن ئێستامە زۆرە خلالی ئەو دوو سارە زۆرێک لە هاوڵاتیان لە برا مەسیحەکان لەگەر جەنابی مام قەشە قسەشمان کردووە کەسانێک هەیە گەنجێکی مەسیحی دەیەوێژانی هاوسەری پێک بێنێ عەرزێکی هەیە 100 مترە 200 مترە میراتە بۆی بەجێماوە گەڕەکێکە 50 خانوو لێە زۆر ئەتیادی ئێمە دەتانین ڕێک عفومکەی دەتانین ڕێک پێ بدەین خانوو دروستکە بەڵام بە مەرجێک ئەو بڕیارە بۆ ئێمە تەطبیقەکەین بۆ نەهێڵن مفەوەز بتاپۆ جەنابەت بچی بیکەیت بە خانوو تۆ کابرا باخچەیەکی هاوڵاتیەک باخچەیەکی هەیە 500 مترە یا بابرێن 2000 مترە بچی خۆی تەخشان و پەخشانی پێ بکە تەقسیمی بکە بیکاتە 10 قطعە و 5 قطعە بچێ خەڵک لە دەرەوە شەقلاوە بێ برێ وەرە قطعی بۆندە دەدەمێ دیبیکە خان ئێمەش ڕێ بۆ مەجالێک نێماسانە کاک ئەحمەد فەرموو قسەکان کاکەجان ئەمن بە حکمی ئەوەی 7 ساڵ پێشتر ڕیسی بەلەدیەی شەقلاوە بمە ڕەنگە ئەگەری جازم بدەن ئەو خوشکەوە برایە تۆزێک معلوماتم لەوانە زیاتر هەبی لەسەر ئیشەکان شەقلاوە پێکاتەکەی لە خەریتەی کادسترۆ دوو بەشە کادسترۆ کەرتی یەکمان هەیە کەرتی دوومان هەیە تێکڕای کادسترۆیەکەمان 1283 پارچە زەوی لە خۆی دەگرێت هەردوو کارتەکە کەرتی یەک لێرەوە دەست پێ دەکات لە خوارد ئەو فولکەی ئێستا
بدایەت شقلاوە هەتا سەر ئاوی بێتر مەدەڕوە باش لەوێوە دەبتە کەرتی دوو دادەبەزێ هەتا هوتێلی شقلاوی گەشتیاری کەرتی دوو لە پێشتر لە تەزیلی کراوەتەم فۆز بتاپەوە ئەوە بەس برا مەسیحەکان ناگرێت و خۆ خەرچی دیکەشێ خەرچی شقلاوەیە و مەسیحیش نییە و ئەرزی لەو کەرتی دووەیە فۆز بتاپۆیە کاگازاد و زۆری دیکەش باسیێواکەن یەکێ لە پرۆژە استراتیژیە گرنگەکان تەلەفریکە کە ئەم شارە ئەبوژێنێتەوە خەڵکێکی زیاتر ڕووی تێەکە یعنی بۆ نمونە گەشتیار دێتە ئەم شارە جگە لە ناو بازارەکە بۆ نمونە باخچەیەکی گەورە نییە ڕووی تێ بکات تەلەفریکە نییە بچێ دوو وێنەی تیا بگرێت شوێنێک نییە ناچاری بکە بمێنێتەوە باشە ئەمە بۆ وەستاوە و بۆ نادرێ بەدەستی کەسێکی ترەوە بۆ تەسلیمی کەسێکی تر ناکرێگەم کەسی کە گەوەری گرتو بۆی جێبەجێ وەکو گەشت و گوزار لە خۆتەی استراتیزی گەشت و گوزاریش لە ماستەر پلانی شەقلاوەش ئەو شوێنانەمان هەمان هەموو دیار کردو و دامانناوە بۆ نمونە پرۆژەی گەورەی سیاحی برنگەشتیاری لەسەر چیای سەفین هەیە کە 400 دۆنم ڕوبەرەکەیتی 500 ڤیلایە 4 هوتێلە 6 بەحیرەیە 2 تەلیفریکە چێشتخانە و شوێنی ڕابواردن ئەوانەی تایە بە کاملی شارێکی گەشتیاریە تەلیفریکەکانی یەکی لە شەقلاوەیە یەکی لە شێرە سواردێ لە هەمان کات لە ماستەر پلانی شەقلاوەی شوێنشکە دیارکرا لە کۆتایی شوێن ماڵە مەسیحیەکان لە چیای سۆرک دەستە سەرسەفین بەڵام ئەوە لە دەسەڵاتی ئێمە نیە وەکو گەشت گوزار چووکە وە بەرهێنا مۆڵەتیدایە مۆڵەتەکەی لای ئێمە نییە گرێبەستەکەی لەگەر ئەوانە دوایە ئەوانە کە ئەو گرێبەستیان تەوقیع کردیان لەگەر شەریکێکی نمسایی ئەمن ئاگادارم چەندین جار سەردانی ئێرەکرا و تەختیتا توشتی لێ تاوکرا هەتا مۆڵەتی وەرجێ ڕەنگە 2000 3000 بەس گروپی و بەرهێنان چۆ سەردانی دیاریش نییە شوێنەکەی دیارە بەڵام ئەوانەی لەبەر ئەو قەیرانە ئەمە لەگەر قایمقام قسەمان لەگەڵ بەڵام کاگازاد ئاماژەی بەوەدا کاتی وەرگیرە قەیران نەبووڵێت ئەمن ڕەنگە ئەوانی شوا برێن بەڵام شەرت ئەوانن ئەو پرۆژە کولفەکەی 64 میلیۆن یۆرۆیە ڕەنگە ئەگەر زروفەکەش خۆش نەبی کەس نێتە بەربێ ئەوە بکە بەڵام ئەمە دەرین ئەگەر حکومت پشتگیری مان بکە ئەمە پێمان باشە بۆ 2000 کۆمپانیا بانک بکرێ مدەچی 3 مانجی بۆ دانێ دەست بەکار نەبوو هەڵی وەشێنەوە بیداتن ئەم پێشنیازەتان بە حکومت کردووە بڵێ لەبەرچی چکە ئەگەر بێت و لە نوێ ئەمە بیدەینێ کەسێکی دەتا مۆڵەتەکەی دەرەچێت 2 ساڵی تکەی دەبێت بەڵام ئەگەر ئەو برادەرێک کە کۆمپانیاکە گرێبەستی هەیە ئەگەر بەش پاش 6 مانجکە دەست پێ بکە ینی پاش 2 ساڵ کەمە سوپاسەکەم بێگومان ئەو پرسیارانەی وەڵاممان وەرنەگرتوەوە پرسیاری دیکەش وەرەگرین بەڵامە چین چایەکی گەرمە خۆینەوە گفتوگۆکەشمان بەردەوامە بێت. عزیزانم دووبارە سڵاوتان لێبێت هاتوین دابنیشین چایەک بخۆینەوە و بەرنامەکەمان بەرداوامی پێ بدەین بێگومان بە پرسیاری هاوڵاتیانی شەقلاوە دەست پێەکەین ئەچینە لای ئەو پیاوە بەڕێزە فەرموو قسەکانی خۆن. بەخێر بێن سپاس بۆ بەرنامەکەتان. سپاس بۆ ئێوەش. بەنسبەت ئێستا و سەردەمێک کە ئێستامە باسەکەین ئێستا و بەرنامە لە سەردەمەیەکی کەوا قەیرانە ئێمە هەرچ داوای بکەین جوابی دەسەڵاتەوەی کە قەیرانە خەرکانێکی لە شەقلاوەی بۆ نمونە ڤێلایکی دروست کردووە خانوێکی بەس بۆ خۆشی خۆی دروست کردیا سەدان دەفتەر دۆلاری لێدایە باشە ئەگەر بێت و لەو سەدان دەفتەر دۆلارێکە لە بۆ خۆشی خۆتەوەیە باشە سوود لێ 5 دەفتەر دۆلار لە خزمەت گوزاریەکە بشارە هۆکارەکە چییە هۆکارەکەوەیە خەڵک نایەوێت لێرەگە سەرمایە گوزاری بکە یان هاوکاری ناکرێن هاوکارێکە چێ ڕەنگە داوای لێ نەکرابی ڕەنگە داوای لێ نەکرابێتن کە تۆ بۆ بەرهێنەری لەو شەقراوە بەرامبەر ئەو بە بەرهێنارە و قازانجی کە لێرە ئەەکەی باشە لۆ لاینێکی خزمەت ینی هاوکار نبی لە لاینی خزمەت گوزاریەکان گەشتیار کە دێتە شارەکە بێ شارەکە جوان بێ پێشچاوی جوان بێتن تۆ کە دێ شەقلاوی لۆن مونە دەواازەیەکی جوانت نییە کە شتێکت نییە کە ڕەمزی شەقلاوە بیت واتە شتێکی تیان نییە کە ئەو خەڵکانەی دێنەگەر بۆ سەردانیکردنیش بێت جارێکی تر بگەڕێنەوە سەردان بکەنەوە بەێ سپاس دەکەم ڕاست بابینە لایم بەڕێزە بەخێر بێن لە قسەکانی کاکڕێبینەوە دەست پێ دەکەم کە ئەوانەی سەردانی شەقلاوە دەکەن گەشتکارن گەشتیار نین نامێننەوە
هۆکارەکە شەوەیە کە ئەوەی دێ زیاتر لە شارەکانی کوردستان دێ زیاتر لە هەولێری پایتەخت هاتن و چوون بۆ هەولێر سعات و نیوەکە پێویست ناکە لێرە بمینێتەوە وا باشترم پێشنیاز دەکەم کە پلانیەوە هەبی گەشتیاری بیانی دەرەوەی کوردستان سەرنجیان ڕابچێشتێ بێنە شەقڵاوەکە ئەوەش دەکرێت کە ئەو پێشنیازە بۆ کاکەژارە ڕێبەری گەشتیاری لە نێو تۆڕەکانی ئینتەرنێتدا هەبن ئێستاگەر لە نێو تۆڕەکانی ئینتەرنێت سێرچ بکەی لەبارەی شەقڵاوە هەر تەنها دوو سێ وێنە دەستەکەوی زیاترنا زانیارێکی وا بەردەست نییە کەسێک لە دەرەوەی وڵات بزانی شەقڵاوە کوێیە ئاخرین شتیشم لێرە بەڕاستی ئەو پرسیارە شەر بۆ کاکەژارە شاری یاری شەقڵاوە هەیە ئەوەندەی من ئاگادارم زیاتر لە 7 ساڵە کێشەی تێدایە و چارەسەریش ناکرێت کە ڕوبەرەکەشی 19 زەویە شوێنێکە ئامادەش کراوە حریقەی خۆی تێدایە کەلوپەلی تێدا بۆ پێشتر ئەو پرۆژە دەیتوانی کە ئەمن خۆم لەوێ کارم کردووە خەڵکەکی زۆری ڕائکێشا بۆ شەقڵاوە چارەسەری ئەوە ئەمزانم بەکوێ گەیشتووە دو هەمین شتیش وەڵامیش بدرێتەوە کاتەکە زۆر هاوکار نییە بەس تەنها ئەوەش دەمەوێت ئاماژە پێ بکەم زیاتر لە شەقڵاوە کە مۆرکەچی گەشتیاری هەیە لە دێر زمانەوە تەبیعەتی ئێرە وایە بەڵام دانیشتوانی ئێرە زیاتر وەکو سەرچاوەی کاسبی و داهات سەیری دەکەن دەبێ ئەوەش کە بخرێتە چوارچێوەکی ئەکادیمی وەکو کاکەژار لە ناوبڕەکە باسی کرد خەڵکانەکی شارەزا لەو بوارەی ئەوە بەرەو پێش ببن دڵنیام کەرتی گەشتیاری دەبوژێتەوە سوپاسانەکەم فەرموو زۆر سپاس بەخێر بێن وڵا من هەم وەکو ڕاگەیاندکار هەم وەکو وەرزشوانێکی دێرینیش بەڕاستی ئەوەندەی ئەمن جێم لە قسەکان ڕاگرت بە تایبەتی کاکەژار باسی ئەوەی کرد کە شەقڵاوە شارێکی گەشتیاری نییە ئەمن 100% تەئید یەکەم بەڵام بەدیل چێت چی لێ بکەین ئایا بیکەین لە گەشتیاری یان هەر ئەوە لێ بگەڕین کە گەنج پێگەی و لە شەقڵاوە چۆرکە باشە گەر شارێکی گەشتیاری نییە کاکەژار پۆستەکەی بەڕێوەبەری گەشت و گوزاری شەقڵاوە زیادە ئەوجا بە ئەمن بۆ نمونونەکە کە یادگار ینی ئەمە زۆر دژیەکە نەم دوشتە علاکولین ئەمن بۆ نمونە باباسی مەسەرەن ئەمە ئێستا لێرە لە شەقڵاوە تیپی ملی تا 16 تیپی ملیمان هەیە یاریگایەکی تایبەتیان نییە بخۆ دەچی لە هەریر یاری دەکا هەر یاری 50,000 دەدا یعنی لەو گوندانە دەتوانین یاریگایەک دروستکەین بۆ نمونە شەقڵاوە بچ بەناو بانگە بەنانە قەیسی بە تەمەڕ هەندی کارگەیەکی گەورەمان نییە 50 گەنجی لێ کارکە هەمووی لە ماڵان دروست دەکرێت هەمیش حکوومەت دەتوانی سوود وەگری لەو کارگەیە هەمیش هاوڵاتی دەتوانی سوود وەگری جەنابی قایم خام یعنی کۆمەڵی خەم باس کرا بەڵام بەر لەوەی باسیێوانە بکەم ئەمەوێ بزانم پرسی تونێلی پیرمام کە بە پرۆژەیەکی ئێجگار گرنگدانێ و زۆر هاوکارە بێ بۆ ئیشوکاری ئێوە و بۆ بژانەوەی شارەکەش بەکوێ گەیشت طبعا ئەوە ئیشی لێکرا زۆر بە سەریعیش لێی ئەکرا و ئەشکرێ بەردەوام بەڵام بەعزە حاڵەتێک هەیە لە دەسەڵاتی کەسانیە کەش و هەوا لە دەسەڵاتی کەسانیە زۆر جار کە ئەڵێن چاوەڕێین جەو خۆش ببێتەوە یعنی لەبار ببێ بە هەتاو طبعا ئەو عەرزەکە ئەو هەموو ئاوەی هەڵمژیوە و تەڕ بۆتەوە ئەگەر تۆ بێ لێ نەگەڕی تەواو وشک ببێتەوە ئیشی لێ بکرێ و قیری لە سەردامریان کۆتای پێبێ دوایی تێگەچێتەوە لەبەر ئەو هەندێشتی تەکنیکی هەیە لەوانێ ئەندازیارەکان باشتر بیزانن ئێمە ناتوانین زۆر بچینە تەفاسیلەکەی لەبەری علممان لەوانێ بەو حەدە نەبێ بەڵام ئەوەی ئێمە ئاگادارین هەتاوەکو کەش و هەوا لەبار نەبێ و ئەرزەکان بە تەواوەتی وشک نەبێتەوە پرۆژەکان ناتوانن دەست پێ بکەنەوە کۆتای پێبێنەکەش بێت چونکە وڵاتەیە 12 مانگی ساڵ بارانە ڕاستەکەی بەڵام ئەیتر ئەوەی ئەو کۆمپانیانەی کە ئیشەکانەکەن هەڵبەتە ئەو ئالیاتانەیان ئەو موادانەی هیانە بۆ مواسەفاتان ئەیتر ئەویان ئەمێنێتەوە سەرخۆیان ئێمە نابێ دومینە ئەو شوێنانەی کە بڵین ئەو ڕێڕەوەی پیاڕوە لافاوێکی زۆریشی لەسەر بووە ئەنی ئەوانە دەورە بینێتەوە هیچ دیارە ئەو کاتێک کە ئێمە سەردانمان کرد وتیان پارێزگاری هەولێر و جەنابی وەزیری شارەوانی و گەشت و گوزاریش لە بەرنامەکەم ئاماژەیان بەوەدا وتیان پێش نەورۆز ناوەڕاستی مانگی سێ بەڵام ئەوەتان لە مانگی 4 کە ئێمە چوینە سەر پرۆژەکە
ئیشی لێ ئەکرا لەگەڵ جەنابی پارێزگار لەگەڵ بەڕێوبەری گشتی ڕێگەوبانەکان باسی ئەویان کرد وتیان لە ماوەی مانگێکە ئەگەر بە تەواوەتی ئیش بکرێت تەواو ئەبێ بەڵام بە شەرتێ ئەگەر باران ببارێ هەموو باران بارینێک مدەیەکێوێ تا ئەرزەکە بە تەواوەتی وشکە بێتەوە ئەنجا بتوانن دەست پێ بکەنەوە وەکو ئاگاداریشین لە کێوە بارانە باشە وەڵامی ئەو پرسیارش برەوەتخوا بەنسبەت لانەکردنەوە لە وەرزشکاران و وەرزش دۆستان ینی باسیەوەی کرد گۆڕەپانێکە نازام گۆڕەپانی تارتانەیە تەنانەت خۆی پاری خۆی دەرەکات گۆڕەپانەکان ئەمە مەلعەبی گەورەمان هەیە جەنابیان باسی تیپە میلیەکانی کرد تیپە میلیەکان ئەوەی ئێمە ئاگامان لێبێ لەم ماوەیە هاتن گلەی ئەویان بووتیان یانەی شەقڵاوە نایەڵێ یاریگاکەی بەکاربێنین بەڵام دوای ئەوە کە پەیوەندیمان لەگەڵ کردن و ڕێک خراوە کە بەردەوام یاری لێ بکرێ ئەوان قەزیان لە یاریگای 11 لاعیبیە نەک 6 لاعیبەکان چکە 6 لاعیبەکان هەیە لە هەموو شوێنێک هەیە و ئەتوانن زۆر جار هەیە بە سعرێکی لەوانەیە بە ڕەمزی بێت هەندێکی و هەندێکیشی ئەگەر ئەهلی بێ ئەوە گرانترە وەکو لاکردنەوە ئەوانی داوایان کردبوو کە ڕێیان پێ بدرێەوە بزانم ئێستا ڕێیان پێ ئەدرێ تیپە میلیەکان لە یانەی مەلعەبی یانە یاری بکەن مەلعەبی گەورەی شەقڵاوە و ئەگەر شتی تریشیان بێت تەبانە بێ بێن داواکاری تەقدیم کەن زۆر جار هەیە چکە تۆ بەعزێ مەواضیع هەیە ناپرژەیتە سەری ئەگەر داواکاری نەکرابێ ئێمە لەکوێ بزانین تیپە میلیەکە ڕێی پێ نەدراوە یاری واتە بێن مراجعەوە بکەن بۆی هاوکاریان بەپێیتوانە ئەوەی لەبەردەست بێ بۆیان ڕێگەخرێ باشە جەنابی سەرۆکی شارەوانی باسمان لە تا ڕادەیەک باسمان لە زێدەڕەوی و تەجاوزات کرد بەڵام ئێستا هەمووان بە یەکسانی ئەوەی زێدەڕەوی بکات ئیجرراعاتی لەگەڵەکرێ یان لەگەڵ هەندێکەکرێت و لەگەڵ هەندێکیش ناکرێ یان ناتوانن بیکەن بەڵێ طبعاً خەڵکی شەقڵاوەش خۆی هەمووی شاهدا من لە چاوی ئەو کامێراوەش بە تەحەدا ئەو قسە ئەەکەم و هەر کەسێکیش ڕخنەی هەبێ یان بەڵگەی هەبێ من ئامادەم بەرپرسیارم لە قسەکانی خۆم باش ئێمە لە ساڵی 2017 تاکو ئەم لە حزێژ بەبێ فەرقە و جوایازی بەبێ جێدانا کەسایەتی و پلە و پۆست و شتیوە هەر مەشروعێک هەر خانوێک هەر ئیشێک کرابێ لە دەرەوەی یاسا و ڕێنمایەکانی سەرۆکاتی شارەوانی شەقڵاوە بوو بێ ئێمە دەست بەجێ تێکمان داوە ئیجرراعاتەکانیشمان زۆر بە خێرا کردووە ئەوە نەبێ ئێمە ئیجرراعاتمان لە ڕێگا دادگا کرد بۆ چاوەڕوانی ئەومان مەقسەد بابنین دادگا بڕیار دەرکا ئێمە دەست بەجێ ڕۆژانە ئێستاش ڕۆژانە بەردەوام تیمەکانمان دەگەڕێن لە ناو تەواوی سنووری شارەوانی شەقڵاوە لە هەر شوێنێک چ جا تاپۆ بێ چ جا تەجاوز بێ بە دەرڕێنمایی بێ بە دەریاسا بێ ئێمە هەر شوێنێک ئیشی لێ بکرێت بزانین تەجاوزە فەوری دەست بەجێ ئەمە تێکی دەدەین وە دیکۆمنتشمان لە بەڵگەشمان لە زیاتر لەم 2 ساڵە مەودا ئەم 2 ساڵە زیاتر لە نزیکەی 100 تەجاوزمان وەکو مەرجعەکەی شوێک ڕێمان نەدا باشە وەکو مەرجعتان وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار ناوەکەی خۆی بەخۆیەتی تا چەند دەتوانی وتانە دەستی کاری دەرەوە دەستی سەرمایەداری دەرەوە بهێنە ناو شەقڵاوە چونکە گلەیە واکرێت دووبارەیەکەمەوە ئەڵێن ئەوەی هەیە و نییە ئەو دوکانانەی ناو بازارە کە کۆمەڵە شت دروستەکەن وەکو ئاماژەشیان پێدا لە کارگە دروست ناکرێن لە ماڵان دروستەکرێن بەرهەمی ناوخۆی ماڵەکانە بێ بە سەرماییەک بۆ ماڵێک بۆ خێزانێکی دیاری کراو و مۆڵێکی تیانە باشە بۆ نمونە باخچەیەکی ڕێکوپێکی تیانە بۆ نمونە ئەو شوێنانەی کە شوێنی شوێنەوار و چۆن بڵێ کەلتوری و ئەسەرین لایەن لێ نەکراوەتەوە ئەسڵن ڕەنگە ئەوەی لە هەولێریش دانیشە نەزانێت لێرە شوێنێکی وایە باسییان لە ڕێبەری گەشت و گوزاریش کرد بەرێ ئێمە بۆکو شاران تەمان شارەوانی دایرەیەکی خزمەت گوزاریە پێشکردنی خزمەت گوزاری بە تەواوی هاوڵاتیان ئێمە لە ساڵانی ڕابردوو چەندین گرێبەستی مسات هەمان هەبوو لەگەڵ حاڵاتیان کردوان کە زەویمان پێدابوون بە شێوەی گرێبەستی مساتحە بە مەبەست کردی دروستکردنی پرۆژەی جیاجیا وەکو مۆڵ وەکو مۆتێل وەکو چێشتخانە وەکو ڕێستۆران وەکو شاری یاری ئێمە لە ساڵی 2010 ژمارەی نۆ هاوڵاتی ئەوانەی کە گرێبەستیان لەگە شارەوانیمان هەبوو کە بە هیچ شێوەیە کاریان لەسەر پرۆژەکانیان نەکردبوو بە بیانووی جیاجیا ئێمە دوای ئەوەی ڕێکاری یاساییمان گرتە بەر و ئاگادارمان کردنەوە بەڵام پابند نەبوون دەست بەجێ هەرستان بە هەڵوەشاندنەوەی گرێبەستەکان ئێستا زەویەکان لە ژێر دەستی سەرۆکاتی شارەوانی شەقڵاوەیە و چەندیش جار داوامان کردووە هەر کەسێک هەروە بەرهێنەرێک نیازی وایە پرۆژە لە شەقڵاوە ئەنجامدا بابێ ئێمە بە پێی یاسا و ڕێنمایەکان ئاسانکاریشی بۆ دەکەین بەڵام بە مەرجێک ئێمە نامانەوێ دەیان مۆتێل لە شەقڵاوە نامانەوێ بێ مۆتێل دروستکە بابێ بەدیلی ئەوە شتێک کەس وەکو گەشت و گوزار وەکو گەشتیاری خەڵک پێویستی پێ بابێ ئێمە یارمەتیشی دەین و ئاسانکاریشانەکەم
کاکە ژەروەڵایی شتێک بوو بە پرسیار لە لای من لە ناو بەرنامەکە خۆشت ئاماژەت پێدا کە بە هەڵا تەسمیە کراوە ناوی لێنراوە بەڵام جەنابتان بەڕێوەبەری گەشت و گوزاری شەقلاون کەواتە ئەگەر شارێکی گەشت و گوزاری نەبێ ئەم بەڕێوەبەرایەتی بۆچی بۆ دانراوە ئەمە یەک دوو بۆ ئەم بەرنمەیە ویسمان چایەک بخۆینەوە هاوڕێیانم پێم بڵێن 5 جێگەمان کردووە تا شوێنێک بدۆزینەوە چایەکی تیا بخۆینەوە باشە ئەوە تا ئەسڵ شانسی خۆم چایەکیان بۆ داناوە دەستیشم پێی ناگا یعنی حەس ناکەن هەڵەکان کەم و کوڕیەکان هەم لە دیوی حکوومەتەوەی هەم لە دیوی هاوڵاتیانی شارەکەشەوەی بێگومان بە تەنیا لە یەک ڕووی نابێ ئەو شانە با سەرتا بێمە سەر ئەو پۆستەی و سەر ئەو بەڕێوەبەراتیە گەشت و گوزار من کە دەرێم شەقلاوە شارەکی گەشتیاری نییە لە مقاوماتی سیاحی دنیاە ناگاتە ئەو پلەدارەی کە پێی برێن گەشتیاری دەناخۆ لە کفری و کەلاریش بەڕێوەبەرایەتی گەشت و گوزارمان هەیە خۆ ڕەنگە شەقلاوە کفری و کەلار ڕەنگە 50 سال کەش هەوڵ بدا نەگاتە ئاستەی شەقلاوی لە ڕووی هێنانی گەشتیارە بەڵام خۆر ئەوە نییە گەشتیارەوە خەڵکێکی زۆر ڕویان تێکا سەر ڕایەوەی هێندەی ئێرە سەوزایی و ڕەنگە شوێنی گەشت و گوزاریشیان ئێمە لە هەموو شوێنەکان نزیکەی 24 بەڕێوەبەرایەتیمان هەیە ئێمە لە کوردستان خۆمانایەوە نیە هەمویان ئەوە نین بەڵام ئیش بۆ گەشت و گوزار دەکەین بۆ نمونە من کە بوومە بەڕێوەبەری گەشت و گوزاری شەقلاوە 500 سەری لە شەقلاوە هەبوو شوێنی خەوتن ئێستا 8,000مان هەیە بەڵام پڕ نابێتەوە طبعاً ئەخ پڕ نابێتەوە بەرنامەیتکەی دەوێ لێرەدا مەبەست ئەوە نییە بن بە تەنیا توانیمە ئەوانە بکەم نەخێر خەرچی وەبەرهێنەریش خەرچی سەرمایەداری و شارش شوێنەکانیان دروست کردووە بەڵێ بەڵام من توانیمە 5,000 دۆنم لە بناری چای سەفین تاپۆ بکەم بە ناوی گەشت و گوزار 8,000 دۆنم لەسەر چای سەفین 224 دۆنم لە بناری چای سۆرێک لە ڕێگای هیران 300 دۆنم ئەوە هەموو بۆ وەبەرهێنان و کاتێک حکومت بیاوێ ئیشی گەشتیاری بکە شەقلاوە حازرە بەو بابەتە مەبەستەوە نییە کار نەکراوە با ئەو ئیشانە کرایە دەمێنێتەوە لە هێنانی گەشتیاران کە کاکفەرسەد باسی کرد ڕێبەر هەبێ ئەو ڕێبەرەیمە ناگاتە ئەو ئاستەی لە ناو دەرەوەی کوردستان ئیش بکە بەڵام ئێمە وەکو دەستەی گشتی گەشت و گوزار بەڕێوەبەرایەتێکمان هەیە بە ناوی کارکردن بۆ ڕاکێشانی خەڵکو و گەشتیاران ئەمە هاوکاری ئەوەی کردووە چونکە ئەوان گەشت و گوزار لە فەیسبوک پیجێکیانێ لە ڕێگەی ئەم پیجەوە لە ڕێگەی سپۆنسەرکردنەوە بۆ نمونە ئامانجیانەیە تارگەتیانەیە هاوڵاتیانی بەغدا هاوڵاتیانی نەجەف هاوڵاتیانی کەربەلا هاوڵاتیانی بۆ نمونە شوێنێکی دیە مووسڵ شوێنێکی دیاریکراوی عێراق ڕایەکێشن بۆ هەولێ ڕایەکێشن بۆ سلێمانی ئەمە بۆ ئێوە کراوە ئەم بازارکردن ئەم بازارگەرمی ئەو بە بازارکردنەی دەستەی گشتی گەشت و گوزار دەکات بۆ تەواوی کوردستانە بەڵام ئەوەی ئەو باز دەکات دەرەوەی وڵاتە کاکە ئەمە کێشکمان هەیە ڕاستە گەشت و گوزار لەوە بە پێش دەکەوی کە ئەملەی سعبە گەشتیاری دەرەوەی کوردستان داخلی کوردستان بێ لەبەرەوەی دێ پارە بەجێ دەری ئەگینا خەرکێک لە بەغدا دێ یان لە سلێمانی دێ بۆ حکومت وەکو یەکە ئەو پارە وایە گەشتیارێکە گەربێتە شەقلاوە جارێکی تر ئامادەیە بێتەوە بۆ ئێرەیان کەسێکی ترهانەدا بێتەوە زۆر ئەتیادی زۆرشم دیوە لەوانەیە کە دێن کە زۆر بە جوانی وەسفی نەکەر شەقلاوە هەولێر و کوردستان دەکات باسی شەقلاوەکە باسی لوتف و معریفەتی خەڵکەکە ناکەم باسی ئەمە ناکەم بە هیچ شێوەیە باسی ئەوە ناکەم خەڵکەکە چۆن احترامی خەڵکە گرێت زانیمان لەو فترەیە چەند هەرچەندە بوونی ئاوارە عەرەبەکان لە شەقلاوە چەند لە ڕووی ئابووریەوە سوودی هەبووەکو خۆتان لە وردە گفتوگۆیەکی ئۆفری کۆردەرەوەی بەرنامەکە ئاماژەتان پێدا هێندە زیانی بە ژێرخانی گەشت و گوزاری شارەکە گەیانەوە 2 ساڵ خەڵکاتوە ڕووی لێرە کردووە لە هۆتێلەکانی شوێنێک نەبووتیایە بۆ ئیتر ناتۆتەوە ئەمەیان باس ناکەم بەڵام پێت وایە بەشی ئەوە شتیتیایە ینی بچووکترین نمونەمانێ نایەوە 45 دقیقە گەڕین تا چایخانەیەکمان دەستکەوێت چایەکی تیا بخۆینەوە کاکە یادگار ئەمە ئەگەر باسی گەشتیاری دەرەوە دەکەین دەبێت سەرەتا ئەو گەشتیارە نایەتە شەقلاوە دێتە کوردستان لە کوردستان چەند ئاسانکاری هەیە ئاسانکاری لە ڕووی لای حکوومەت نا ئێمە باسەیرکەین ئەو کۆمپانیانەی گەشتیاران دەین دەبن چەند گەشتیار دەبنە دەرەوە چەند گەشتیارە نێناتە کوردستان ئەو ئەوانەی خەک بە کۆمپانیان گروپ دەبن بۆ دەرەوەی کوردستان وەکو تورکیا و شوێنەکانی دی گەلک کاکازاد ئاماژەی بەوە کردوتی من بە پەیوەندی خۆم بە علاقاتی خۆم گروپم هێناوە لە ناوەوەی عێراق لە ناوەی عێراق ئەو باسی دەرەوە دەکات لە ناوەی عێراق ئەوە باسێکی ترە ئەوە باست کرد جواب بدایەوە بەڵام لە ناوخۆی عێراق بعد واز لە دەرەوە بێنین جارەوە باسی ناوخۆی عێراق بەڵێ ئێوە نابێت بتوانن
ئەو گەشتیارانەی ڕووە کە نارێمی کوردستان ئەگەر دەستەی گەشت و گوزاریش ئەگەر جێگەیەکیش نییە بۆ نمونە بە یەکسانی بڵێ ئێوە بچن سەردانی شوێنەکانی شەقلاوە بکەن ئێوە بچن سەردانی ڕواندز و جوندیان و نازانم سلێمانی و دوکان و کوێ بکەن و بەم شێوەیە بێت ئێوە خۆتان چیتان کردووە لەم بوارەوە کاکیاتگەر بەڕاستی ئەوەی لە ئەستۆی مەیە ڕێخستنی ئیشوکارەکانی گەشت وزارە بەڵام خاوەن مۆتێل و تێلەکان لۆ خۆیان ڕاستە و خۆ پەیوەندی دەبی لەگەر ئەوانە بچکە ئەو گروپانەی دێن ئەو کۆمپانە هیچیان ڕبتیان بە دایرەی گەشت و گوزارەوە نییە بە خودی خاوەن مۆتێل و تێلەکانە لە تەعاملی حتا لە هەرزانی و گرانی کەم دەبتەوە زیاد دەکات لەلایەن کەوابی ئەوان واجبەکەیان زیاد ئێمە هاوکاریان دەبین لە هێنانە ناویان لە سەیتەڕا لەوانە لە کێشەی ئێرە و ئەوێ هەیان بێ بەڵام ئێمە بتوانین قسە لەگەر کۆمپانی و نەخێر بەڵکو ئەمە ئێستا لە هەفتەی سێ گەورەترین پێشانگای گەشتیاری لە هەولێر کرا چەند کۆمپانیای خواروی عراق و ناوەڕاستی عراق هاتن بەشدار بوون تێدا هەمومان لۆ باسکردن کە هەموو ئاسانکاریەک ئامادەین سپاسانەکەم زۆر سپاسانەکەم زۆر بە کورتی وەڵام بیتەوە ماوەی پێشوو دەنگ باسیەوە بوتیان شەقلاوە ئەبێت بە یەکێک لە گەڕەکەەکانی هەولێر ئەمە تەنها قسە بوو یان بە فعلیشی بۆ کراوە نەخر کاگاتگەر هەر بە هەر وایە واش لێ دەچکە بە حکمی ئەوەی تونێلی پیرمام کە تاوا هەرچەندە دەرەوەی سنووری ئێمە و ڕبتشی بە بابرین بەڕێوبەراتی گشتی ئێمەوە نیە بەڵام هەر کاتێک تونێلی پیرمام کراوە و تەواو بوو وای لێ لەبەرەوەی مەسافەی ڕێی هاتوچۆ معبنی نێوان هەولێر و شەقلاوە زۆر کەمە بێتەوە ئەمەش دەبێتە ئاسانکاری بۆ هەموو هاوڵاتیان سپاسانەکەم زۆر سپاس بۆ جوان ڕەفیق قایمقامی قەزای شەقلاوە سپاس بۆ کاک ئەحمەد ئیسماعیل سەرۆکی شارەوانی شەقلاوە سپاس بۆ کاکە ژار مستەفا بەڕێوەبەری گەشت و گوزاری شەقلاوە سپاسی تەواوی ئەو هاوڕێیانە کەم کە ئەوان نەبوونایە بەرنامەکە کەم و کورتی تیا بوو هیوادارم توانی بێتان نوێنەرایەتی تەواوی هاوڵاتیانی شارەکە بکەن بە پرسیارەکانتان بەو باسانەی کە کردوتانە بەڵێ بینەرانی ئەزیز لێرە ئێرە دواوێزگەی پاسی یادگارە بێگومان هەفتەی داهاتوو لەسەر بابەتێکی گەرمتر ئەوەی کە زۆر پەیوەستە بە ژیانی هاوڵاتیانەوە ئێمە گفتوگۆ ئەەکەین ڕێزی تەواوی هاوکارانم قبول بکەن تا بەرنمەیەکی دیکەی پاسی یادگار ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا کاتێکی خۆش.